ئەوەی کە ئێستا ئەو شۆکە تێدا خەفەر بووین یاخود بڵین تیمەکانمان لە سەقامەکاندا بوون بۆ ئەوەی نەهێلن پەنگاوی ئاو بخواتەوە یاخود خەڵک لە مەترسی دوورخینەوە کە ئەوەی کە بە ڕێزستانیش ئاماژەت پێدا کە بە هۆکاری سڕی ئەو بارانەی لە چەند کاتژمێرێکی کەمدا سەروی 40 ملیم زیاتر باران باریوە بۆ هۆی پەنگاوی لە هەندە شوێن کە ئەو شوێنانەش لە قەدیمەوە شوێنەکان دەرخستەی تەواویان بۆ کراوە بەڵام بەو هۆکارانەی کە ئەو چەند ساڵەی ڕابردوو کە هۆی قەیرانی دارایی نەمانتوانیە وەکو پێویست ئەو پرۆژانە تەواو بکرێت دەتوانین بڵین ئەم شەقامە کە باسی گرتن دەکەی گرتنەکە کاتیە واتە هەموو کاتەکان کراوەیە بەڵام لە کاتی بارانی چڕ و بەخۆر لە کاتێکی کەمدا و ڕێژەیەکی زۆر تووشی هەڵوەسان دەبی تووشی ڕاوەستانی ئاو دەبی لەم کاتانە بۆ چارەسەرکردنی ئەو گرفتە وەکو کاتی بۆ گیانپاراستنی هاوڵاتیانی خۆشەویستی شارەکەمان بۆ هەماهەنگی لەگەڵ ژووری عملیات و مرور شەقامەکە دەوەستێنی.